خۆشەویستان سلام علیکم و رحمت الله و بەرەکاتوه. حەزم کرد ئەمڕۆ ئەوتان بۆ ڕوون بکەمەوە کە ئایا زێڕ لە چ کاتێکە بکڕین و زێڕ لە چ کاتێکە بیفرۆشین، یاخود ئایا زیویش بە هەمان شێوە وەکو زێڕ بەرزە بێتەوە یاخود چی بەسەر دێت. من حەزم کرد لەم گرتە ڤیدیۆیەدا ئەوتان بۆ ڕوون بکەمەوە. هەدەفی من ئەوە نییە ئێوە کە زێڕ بکڕن بۆی کە قازانج بکەن، بەڵکو هەدەفی من ئەوەیە هۆشداریتان پێ بدەم بەوەی کە زێر بکڕن لە جیاتی ئەو پارەی ئەو دراوەی کە هەتانە هەر دراوێک بێ، بۆ چونکە خۆی دەبوایە دارمانێکی ئابووری گەورە ڕوویدابایە لە ساڵی هەفتاوێکەوە. ئەم گرانبوونی زێڕە لە ساڵی هەفتاوێک 1970ەوە هەتا ئەمڕۆکە بارتەقای ئەم دارمانە ئابووریە جیهانیە بە تایبەتی ئەمریکا کە لەگەڵ خۆیدا ئەم گرانیە لە پێشە خۆی دێنی هەتا ئەگاتە دارمانە ئابووری گەورەکە، کەواتە دارمانی ئابووری جیهانی لە ساڵی هەفتاوێکەوە تاخیر کراوە بەهۆی ئەو گرانیانەی کە ئێستا ڕوئەدا، نەک لە تەنها لە سەر زێڕەکەیە بەڵکو لە هەموو کاڵایەکانی سەرزەوی هەتا ئەگاتە دارمانی ئابووری گەورەی جیهانی. کەواتە ئەمەی ئێستاکە لە گرانبوونی خانوبەرە، لە وزە، لە سعاتی کارکردن، لە سوتەمەنیەکان، لە سیارە، لە زەوی، لە مەعاش، لە سعاتی کارکردن، لە زۆربوونی زەریبە، ڕسومات، بە پارەکردنی خزمەت گوزاریەکان وەکو ئاو و کارەبا و تەلەفۆنات و بەلەدیە و شارەوانی ئەوان دەبوو هەموو بەلاش بە لەو ساڵانی ساڵی 1970ەوە تا ئێستاگە ئەم شتانە بە کۆمپانیایی ئەکرێن وە گرانەکرێن. لامان کاتدا ڕسومات و زەریبە گرانەکرێن، لامان کاتدا دراوەکان بێبەها بن، لامان کاتە زێڕ و زی و گرانە بێت، سوتەمەنی گرانە بێت. ئەو سوتەمەنی باوەڵێن ئێستا کە بەرمیل نەوتێکە نەوت لە 80 هەتا $100 بەرمیلێک لە جیهانە، خۆی لە ساڵی هەفتاویەکە بە $4 و $5 ئێ باشە بۆ ئێستاکە بە 80 و بە 90 و بە 100. خانوبەرە بۆ نمونە کابرایەک باڵێن مۆزەف بە مامۆستا باە لە ساڵی هەفتایەکانە بە مەعاشی 20 مانگ ئەیتوانی خانوویەک بکڕێ. بۆ نمونە مەعاشی 30 دینار 40 دینار بوو، خانوویەک بە 400-500 دینار بوو، خانی هەر باشەکەیە. یعنی بە مەعاشی 30-40 بابڵێن ئەگەر نیوەی لێ خوارد بە 30-40 مانگ ئەیتوانی خانوویەک بکڕێن. ئێستاکە مۆزەف و مامۆستار ناتوان و خانوو بکڕن ئەگەر حکومت پێیان نەدا. مەعاشەکەشی ئەگەر بێت و لێک بداتەوە چەندی بۆ ئەمێنێتەوە چەند ئەتوانی خانوویەک بکڕی، خانوویەکی وەسەد بابڵێن 100 مەتریەکە لەوانەیە بە 40 ساڵ بیکڕنگە بە 40 مانگە. کەواتە بۆ ئەم خانووە بەرز بۆتەوە، بۆ ئەم زێڕە بەرز بۆتەوە، بۆ سوتەمەنێک بەرز بێتەوە، بۆ خزمەت گوزارەکان بە پارەکراون، ئەمان هەموو بارتەقای ئەم دارمانە ئابووریە جیهانیە کە دەبووە ڕووی دابایەوە کاتێک کە زێڕ و زی و لێک زیاکە کە زێڕ و دۆلار لێک زیاکران لە ساڵی 1970ەکە. منیش کە پێتان ئەڵێم زێڕ بکڕن لەبەر ئەوە نییە کە ئەمڕۆ بیکڕن سپێنەی بیفرۆشتنەوە، بەڵکو ئێوە ئەبێ لە سیاسەتەکە بزانن، لە مێژووەکە بزان، بۆی کە بزانن ئەو کاڵای کە لە بەردەستمدایە جگە لە دراو وەکو مڵک، دوکان، زەوی، زار، مەڕ و ماڵات، وەزێر، وەزی و هەرچی ئەو شتانەکە هەیتم لە بەردەستمدایە باشترە لەو دراوەی کە دامناوە، بۆ چونکە ساڵ بە ساڵ ئەم گرانیە لەگەڵ خۆیدا دێنێت. کەواتە کڕینی ئەمڕۆ هەر مڵکێک، هەم زێڕێک، هەر زیوێک کە هەتا باشتر لەوەی کە دراوت هەبێ لە ماڵەوە، جا پاوەند بێ، یۆڕۆ بێ، تومەن بێ، لیرە بێ، لیرەی تورکی بێت، دینار بێ، دۆلار بێ، هەر لێکێ لەو پارانە باشترە تۆ بچی مڵکێکی پێ بکڕی لە هەمووشیان باشتر زێڕەکەی، بۆ چونکە زێڕەکەمان لە بەردەستدایێت، لە بەرچاومان دیارێکە سەتا چەند بەرزە بێتەوە. یعنی بۆ نمونە ساڵی پار زێڕ بە چەندی بوو، پێرار بە چەندی بوو و بەر لە 20 ساڵ بە چەندی بوو. بۆ نمونە 20 ساڵ بەر لە ئێستاکە یەک ئۆنسەی زێڕ بە $300 بووە، ئێستاکە بە $3300. کەواتە زێڕەکە لە بەرچاوە گران بوو. بەڵام خانوویەک بسێنی بۆ نمونە لەوانەیە ئەو خانوێ لەو منتیقەیە گرانتر بێت، لە منتیقەیەکی هەرزانتر بێت، بەڵام زێڕ وانێت لە هەموو جیهانە بە یەکسارە. کەواتە تۆ مجازەفە لە کاتی کڕینی زێڕە مجازەفە ناکەی بە پارەکەتە، بەڵکم بەڵام لە خانوبەرەکەی ئەگەری مجازەفەی هەیە، بەڵام ئەگەر جێگایەک زەویزارێک ئێستا خەدەماتی بۆ چێزانی پاشی 10 ساڵتر بەرزە بێتەوە، بڵێ ئەمە شتێکی باشە. بەڵام کە باسم کرد زێڕەکە 100% گەرانتیەکە نرخی بەرزە بێتەوە. و وڵاتەکانیش ئەوانەی کە چاوساغ بن، ئەوانەی کە هۆشیار بن، خەڵکانی خۆیان هۆشیارەکەنە بۆی کە زێڕ بکڕن. بۆ نمونە سین پار سال 2024 خەڵکەکەی هۆشداریدا بە خەڵکەکەی بۆی کە ئەوەی کە توانای کڕینی زێڕی هەیە با زێر بکرێت، ئەوە 1 گرامی پێکرێ با گرامێک بکرێت، ئەوەی چیلۆیەکی پێکرێ با چیلۆیەک بکرێت.
بۆ چونکە ئەوانە لە بەرنمەیاندا سین و هیند و بەرازیل و ئەمریکای خوار و زود ئەمریکا و بەرازیل و ئێران و ئەوانەوە چەند وڵاتیش قەولە بێنە ناو پەیماننامەی برێکس یا ڕێکخراوی و برێکس کە بەیانەوێت خۆیان ڕزگارکەن لەو هەڵ ئاوسانە جیهانەی کە ئەمریکا بەسەر میلەتاندا ئەیسەپێنێت کەواتە تۆش وەکو خاوەن پارێک ئاگادار بە تۆ دراوت با لە ماڵەوە نەبێ بەڵکوم بازێڕتە بێ کاتێک کە زێر لەو هەورازی کەمە دێتە خوارێ مەیفرۆشە مەڵێ زێردا بەزیە بەڵکو زێر دایمەن بەرز بۆتەوە بۆ نمونە خەڵکانێک ئەڵێن زێر شکاوە ئێستاکە بیفرۆشن لەوەرە زیاتر بشێ نەخێر زێر بۆ منە سەتا دە بەرزە بێتەوە ئەبینی بۆ سێ ڕۆژکە خەڵک ئەفرۆشی ئەڵێ لە زێر بەرز بۆ تۆ دێتەوە خوارێ لە ئەنجامی زۆر فرۆشتنی خەڵکە زێرەکە سەتا دوو دێتە خوارێ سەتا سێ دێتە خوارێ بەڵام سەتا هەفتەکەی ئێشتاکە هەر بەرز بۆتەوە کەواتە زێردا نەبەزیوە زێر دائیمەن بەرزە بێتەوە لەم سەتا دێژە بینسان ماوەش تەکانێشتەکە سەتا دە بەرزە بێتەوە لە سەتا دێ بینی سەتا دوو دێتەوە خوارێ خەڵک ڕووی تێکڵێ ئەرێ وڵا زێرم کردوە زێر ماگە بیفرۆشم و ئایا بیفرۆشم ئەترسێت لەو دڵە ڕاوچێدا ئەتی زێرەکەی فرۆشی بەزرە لە کاتێکە ئەمە کاتیە لەبەر ناهۆشیاری خەڵکەکەیە نەک بڵێ شتێکی سیستەمەکی نوێ هات بێتە ئاراوە ئەمە وای کردێت کە زێڕەکە دابەزی بەڵکو ناهۆشیاری خەڵکە ئەگەر خەڵک هەموو هۆشیار بێت هەموو خەڵکەسی زێڕەکرێت پارە لە ماڵی دانانێ لە بانکدانانی بەڵکو زێڕەکرێت بۆیشە لە ئەنجامی فرۆشتنی خەڵک زێڕەکە دائەبەزێت بەڵام هۆکارە سیاسیەکە و مێژوویەکە ئەسلەن گۆڕانکاری بەسەردا ناتوە هۆکارەکە هەر مەوجودە کەواتە ناهۆشیاری خەڵک زێڕدا ئابەزێنێت نەک هۆشیاری خەڵک زێڕەکە بەرز بکاتەوە کەواتە ئەگەر بێت و خەڵک هۆشیار بێت سەرکردەکان هۆشیار بن خەڵکی خۆیان ئاگادارەکەنەوە بۆی کە زێر بکڕن و زیو بکڕن زیوش بە هەمان شەوەی کە توانای زێڕی با زیو بکڕێ بەڵام هەڵکشانی زێر زیو وەکو زێڕەکە نییە بێگومان هێواشتر دابەزێت بەسەرەکەی لەبەر ئەوەی زێر کاڵایەکی بەنرخترە و زیاتر ئیشی پێکرێت بۆ کارگەکان و بۆ نەخۆشیەکان و حتا بۆ ئێستا بۆ خواردنش تقریبا بەکاردێنن وەکو مۆتە و ئایسکرێم مۆشتانە بەرحاڵ زیاتر زێر ئیشی پێکرێت بۆ دروستکردنی مۆبایل و ئیتە تەلەڤیزیۆن و ئەوشتانە بۆتانەزان زیێری تێدایە بەرحاڵ کەواتە خۆشەویستکان ئامۆژگاری من ئەوە نییە کە ئەمڕۆ بیکڕی سپێنێ زێڕەکە بفرۆژێ بەڵکو زێڕەکە دائانەی بۆ ئەوەی کە مایە پووت نەبی ئەگەر خوا نەخواستە با دارمانە ئابووریەت گەورەکە ڕوویدا بۆی کە تۆ مایە پووت نەبی ئەگەر سەرکردێ ئەگەر وەزیر ئەگەر پزیرە بە هەماشرە بێ حکوومەتەکەی خۆی وڵاتەکەی خۆی پڕ زێڕ بکات بەوەی کە لە کاتی دارمانە وڵاتەکەی بێ بەهانەبی وڵاتەکەی بێ دراو نەوێ بێ پارە نەمێنێتەوە کەواتە ئەمەیە هۆشیاری من بۆ خەڵک نەک بۆ قازانج و بۆ زەر بۆی کە مایە پووت دەبێت بۆی کە زیاتریش لە دەرسەکان تێ بگەی خۆشەویستان پێویستە بگەڕنە سەر ئەوەی کە نهێنیەکان بزانە سی حەڵقەیە تۆزە کاتی ئەوێ بێ لەوێ سەیری بکەیت کە چۆن شتەکان بەرزبنەوە لە ئەنجامی ئەم سیستەمە دەجالیەکە لە ئارادایە کە ئەم ئەمریکا ئەیسەپێنی بەسەر گەلاندا بۆشە ئەمریکا بۆ منە 700 میلیارد ساڵانە سەرفەکەات 700 میلیارد دلار سەرفەکەات بۆ چەک و تەقەمەنی بەس بەوەی کە ئەم چەکەی هەبێت بەوەی کە وڵاتان ناچار کە بێنە ژێر ڕکێفی ئەو هەڵ ئاوسانەی کە تووشی بووە یاخود کە لی ئەقەومی ئەو وڵاتان لەگەڵ خۆی لول بدە هەروە لە سای 2008 بینیمان 32 وڵات لەگەڵ یەک کۆمپانیای ئەمریکی کە بناوی گۆڵدمان ساکس بوو کە خەریک بوو دارمێت 32 وڵات لەگەڵ خۆ ئیفلاس پێ کرد و تووشی قەرزێکی زۆری کردن شتەژانێکی ئابووری جیهانی و ڕوویدا ئەدی ئەگەر دوو کۆمپانیا بانیان کۆمپانیایکی گەورەتر بە ئەو کاتە بێگومان دارمانێکی ئابووری جیهانیکە داتا ئاراوە و ئەو کاتە ئەو کاسە دەرەچوو ڕزگارە بوو کە یاخود ئەو حکوومەتێک کە زێڕی داناوە لە جیاتی یەدەجی دۆلار کەواتە خۆشەویستکەم دووبارێکەمەوە زر لە هیچ کاتێکە مەیفرۆشن ئەگەر شکاش هەر مەیفرۆشن ئەنگوستەکەت شکا مەیفرۆشە بڕۆ داینێ ئەنگوستێشت بکڕەوە خەناکەکە بە هەمان شێوە هەر شتێک لەو شتانەکە هەتبوو مەیفرۆشە بەڵکو بڕۆ بیکڕەوە لە باشتر لەو دراوەی کە هەتا هیوادارم پەیامەکەم گەیشت بێت و تێبگەن لە ئەسلی هۆشیارەکانی من بۆ خەڵک بۆی کە بزانن نەک قازانجە بەڵکو بۆی کە تووشی دارمان و مایە پووز نەبن کاتێک کە وەزعی ڕۆدا و لە هەمان کاتێک لە بیریشتان نەچێت هەمیشە قازانجەکەن بۆ چونکە ساڵی داهات و ئەم پارەیە ئەو زێڕە دڵنیا بە بەرزە بێتەوە دڵنیا بە دائیمە بەرزە بێتەوە مێژووی 50 ساڵش پێمان ئەڵێت کە لە 35 دلار یەک ئۆنسا ئێستاکە بە 3300 دلار یان بە 3200 دلارە کەواتە بۆ ساڵی داهاتوش بە هەمان شێوە بە ڕێژەیەک زار زۆرتر بەرزە بێتەوە ئەگەر هیچ ڕوونەدا ئینجا بەرزە بێتەوە ئەگەر شتێک بێتە پێشەوە بێگومان ئەوە نرخەکەی یەکجار زۆر بەرزە بێتەوە والله تعالى عەلەم شتەکان هەیە مەوجودن ئامارەکان و ئامرازەکان دیارن کە کاڵایەکان بەرزە بنەوە بە زێڕش بەرزە بێتەوە هیوادارم پەیامەکەم گەیشت بێت و
والسلام عليكم ورحمة الله وبركاته.